ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی چوارشەممە سەرتاش با سەردیاری چەند هەواڵێک دەست پێ دەکەین. بانگەوازی هاوبەشی مانگرتنی خەڵکی کوردستان لەلایەن حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە. دەیەمین ڕۆژی ناڕزایەتی خەڵک لە ئێران و ناتوانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە کۆنتترۆلکردنی ناڕزایەتیەکاندا. دەست بە سەرکرانی 12 هاوڵاتی لە چەندین شاری کوردستان. پشتیوانی شارەکانی دیکەی کوردستان لە خۆڕاگری خەڵکی ناڕازی لە ئیلام و کرماشان. هێرشی هێزە سەرکوتگەریەکانی ڕژێم بۆ سەرڕێو ڕسمی ڕێزگرتن لە یادیگیان بەخت کردوانی ناڕزایەتیەکانی خەڵک لە نەیڕیز. بانگەوازی هاوبەشی مانگرتنی خەڵکی کوردستان لەلایەن حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە. ڕۆژی ڕابردوو 7 حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان بە مەبەستی پشتیوانی لە خۆپیشاندانەکانی خەڵک لە شارەکانی ئێران و کوردستان و هەروەها ئیدانەی توندی جەنایەتەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە پارێزگاکانی ئیلام، کرماشان و لۆرستان بانگەوازی مانگرتنی گشتیان لە کوردستان کرد. بە پێڕاپۆرتەکان لە دەقی بانگەوازەکەدا ئاماژە بەوە کراوە کە ئێمە وەکو حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە توندی ئیدانەی سەرکوت و دەست بە سەرکرانی ناڕازیان لە خۆپیشاندانەکانی خەڵک لە کوردستان و ئێران دەکەین و هەروەها جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە خەڵکی کوردستان بە مانگرتن لە ڕۆژی پێنجشەممە 18 بەفرامبەردا دیسان پێداگری لەسەر مافەکانی خۆی بەرابەری و ئازادی دەکاتەوە. لە بەردەوامی بانگەوازەکەدا هەروەها ئاداوایان لە هەموو حیزب و لایەنە سیاسیەکانی دیکە لە کوردستان و ئێران کردووە کە دژ بە جەنایەتەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی هەڵوێست بگرن و پەیوەست بە مانگرتنی گشتی ببن. دەیەمین ڕۆژی ناڕزایەتی خەڵک لە ئێران و ناتەوانی ڕژێمی کۆماری ئیسلامیش لە کۆنتترۆلکردنی ناڕزایەتیەکاندا. ڕۆژی سێشەمە 16 بەفرامبەری 1404 هەتاوی خەڵکی ناڕازی لە زیاتر لە 92 شاری ئێران و کوردستان لە 27 پارێزگا دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی ڕژاونەتە سەر شەقامەکان و خوازیاری هەڵوەشانەوەی ڕژێمی کۆماری ئیسلامین. بە پێڕاپۆرتەکان لە ڕەوتی ناڕزایەتیەکانی بەفرامباری ئەم ساڵدا خەڵکی ناڕازی لە شارەکانی ئیلام، ئابدانان، کرماشان، خۆرەم ئاوا، سەقز، سنە، تاران، مەشهەد، شیراز، ئیسفەهان و دەیان شار و شارۆچکەی دیکە لە ئێران دژ بە ڕژێمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی ڕژاونەتە سەر شەقامەکان و باوتنەوەی دروشم و زەوتکردنی ناوەندەکانی سەرکوتی خەڵک خوازیاری هەڵوەشانەوەی کۆماری ئیسلامی بوون. شانی باسە لە ماوەی دەڕۆژی ڕابردوودا لانی کەم 34 هاوڵاتی بە تەقەی هێزە سەرکوتگەریەکانی ڕژیم گیانیان بەخت کردەوە و 2076 کەسی دیکەش دەست بەسەر کراون. دەست بە سەرکرانی 12 هاوڵاتی لە چەندین شاری کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا 12 هاوڵاتی کورد لە چەندین شاری کوردستان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بە سەرکراون و هێشتا چارەنووسیان دیار نییە. بە پێڕاپۆرتی گەیشتوو ڕۆژی دووشەممە 15 بەفرامبەر ڕەزا دوستی نەژاد کارمەندی نەخۆشخانەی فەرابی لە شاری کرماشان دەست بە سەرکراوە و ڕەوانەی گرتوخانەکانی ئیسلاحات کراوە. هەروەها ڕۆژی یەکشەممە 14 بەفرامبەری بڵێن 12 هاوڵاتی دیکە بەناوەکانی محەممەد ئەمین و ئەحمەد ڕەزا مەحمودیان و ئارتین سۆهرابی، ئەمین یوسفی، عەلی ڕەزا پاریاب و عەلی دارابی، ئەمیر حوسێن عەباسی، ئارمان دادفەر، مەهدی باقری و کەیومەرز واعزی مامۆستا و بنکراوی سیاسی پێشوو لە شارەکانی سەراوڵا، ئیلام، دێهلۆران، دەڕەشار، ئاودانان، بەدرە و سۆنقەر دەست بەسەر و ڕەوانەی شوێنی نادیار کراون. میلیتاریزەکردنی زۆربەی شارەکانی پارێزگای ئیلام لەلایەن ڕژیمەوە. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ ناڕزایەتی بەربڵاوی خەڵکی پارێزگای ئیلام دژ بە دەسەڵاتی جەنایەتکاری ڕژێمی کۆماری ئیسلامی پاش کۆنتترۆلکرانی شارستانی ئاودانان لەلایەن خەڵکەوە ڕژێمی کۆماری ئیسلامی هێزێکی زۆری سەربازی و سەرکوتی ڕەوانەیە و پارێزگایە کردووە. بە پێڕاپۆرتەکانی کە گەیشتۆن ڕۆژی ڕابردوو لە ئەنجامی وەڵامدانەوەی هێرشی بەکرێگیراوانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر خەڵکی ناڕازی بەتایبەت لە پارێزگای ئیلام و لە شارەکانی ئاودانان و سەراوڵا ناڕزایان بە مەبەستی پاراستنی خۆیان
ناچار بە هەڵگرتنی چەک بوون و لە تێگەڵچوونەکانی نێوان خۆپیشاندەران و هێزەکانی ڕژێمیشدا لانی کەم 3 چەکداری ڕژێم کوژران و 8 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. ئەوتەی سەرچاوەگادارەکان پاش کۆنتڕۆڵکرانی ئەو شارە لەلایەن خۆپیشاندەرانەوە و هەڵهاتنی هێزە سەرکوتگەرەکان ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی سەرکوتی ناڕازیان و دیسان کۆنتڕۆڵکردنی ئەو شارە هێزێکی زۆری سەربازی ڕەوانەی ناوچە جیاوازەکان لە شارستانەکانی پارێزگای ئیلام کردووە و مەترسیەکی زۆریش لە سەرگیانی خۆپیشاندەران لە ئارادایە. پشتیوانی شارەکانی دیکەی کوردستان لە خۆڕاگری خەڵکی ناڕازی لە ئیلام و کرماشان. ڕۆژی ڕابردوو خەڵکی شارەکانی سنە، سەقز و چەندین شاری دیکەی کوردستان بە بڵاوکردنەوەی چەندین ڤیدیۆ و هاتنیان بۆ سەر شەقامەکانی شارەکان پشتیوانی خۆیان لە خۆپیشاندەرانی پارێزگای ئیلام و کرماشان ڕاگەیاند. بە پەیوەندی کا بەدەستمان گەیشتون لاوانی شۆڕژگەر لە شاری سنە با سووتانی لاستیک و داخستنی چەند گەڕەکێک لەو شارە ئاماژە بەوە دەکەن کە هەموو کات خەڵک لە شاری سنە پشتیوانی ناڕازیان لە پارێزگاکانی ئیلام و کرماشانە و هیچ کاتواز لە ناڕازایەتیەکان دەست بە ڕژێمی کۆماری ئیسلامی ناهێنن. هەروەها لە شاری سەقز ناڕازیان بە هەڵکردنی پلاکارد و وتنەوەی دروشم دەست بە دەسەڵاتی گەندەڵی ڕژێمی کۆماری ئیسلامی پشتیوانیان لە خەڵکی شارەکانی ئیلام ئەودانان کرماشان و سەراوڵە کردو هەروەها بە وتنەوەی دروشم خوازیاری سزادانی تاوانباران بوون. بەردەوامی ناڕزایەتی خوێندکاران لە چەندین زانکۆی ئێران. ڕۆژی سێشەمە 16 بەفرەمباری 1404 هەتاوی خوێندکاران لە چەندین زانکۆی ئێران دەست بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی کۆبوونەتەوە و پشتیوانیان لە ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران کرد. بە پێی وێنانی کە بەدەستمان گەیشتون خوێندکارانی ناڕازی لە زانکۆکانی باهونەر، خاجەنسیر، شیراز، تاران، ئیسفەهان، ئەلامە و چەندین زانکۆی دیکەش بە کۆبوونەوە لە بەردەم بینای مەرکەزی و ناوەندەکانی دیکەی زانکۆ سەرڕای پشتیوانی لە خۆپیشاندانی خەڵک لە شارە جیاوازەکانی ئێران و کوردستان خوازیاری هەڵوەشانەوەی حکوومەتی ستەمکاری کۆماری ئیسلامی ئازادی دەستبەجێی دەست بەسەرکراوان و هەروەها کۆتایی هاتنی بانگهێشتی خوێندکارانی ناڕازی بوون. دوایین هەواڵ هێرشی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بۆ سەرڕێو ڕسمی ڕێزگرتن لە یادیگیان بەخەتکردوانی ناڕزایەتیەکانی خەڵک لە نەیڕیز. ڕۆژی ڕابردوو هێزە سەرکوتگەرەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە دوایین جەنایەتی خۆیاندا هێرشیان کردە سەر ڕێو ڕسمی ڕێزگرتن لە یادی ئەمیر محەممەد کۆهکان. پێوێنانی کە بەدەستمان گەیشتون هێزە سەرکوتگەرەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی کە ترسی یەکڕیزی خەڵک لە ئێران کەوتوەتە دڵیان ڕۆژی ڕابردوو بە گازی فرمێسڕێژ هێرشیان کردوە سەر ڕێو ڕسمی ڕێزگرتن لە یادی ئەمیر محەممەد کۆهکان لا گیان بەخەتکردوانی ناڕزایەتیەکانی خەڵک لەو شارە کە بە تەقەی هێزەکانی ڕژێم گیانی بەخت کرد. بەڵام نەکتەنیان لە بڵاو پێکردنی ناڕازیاندا سەرکەوتو نەبوون بەڵکو خۆپیشاندەران جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە تاکاتی سزادانی کوژەرانی ڕۆڵەکانیان بەردەوام ئەبن لە خۆپیشاندان. بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و سادێکی خۆش بۆ هەموو لایەک.